لەگەڵ کاندیدی ژمارە 43 شنیار ئەنوەر لە بازنەی سلێمانی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 129. سڵاو لەبێت و شەوت باش بێت بە خێراتی. چاوەکەمی زۆر سپاس سڵاو لە تۆ سندوسخان من لێرەوە ئەمەوێ 43,000 سڵاو بنێرم بۆ خەڵکی کوردستان بۆ بینەرانی گەلی کوردستان بۆ ئەو خەڵکە خۆشەویستی کە ئێستا بە دیار بەرنامەکەی تۆ دانیشتون پێگەمان لێ دەگرن چاوەکەمی کاردانەوەکان و ڕایگشتی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین حملە کراوەکە سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی بووە لە هەڵەبجە کۆیە گەرمیان کە ئەمڕۆ بوو و لە شاری سلێمانی هاوڵاتیان بە گڕوتینێکی زۆرەوە بەشداری دەکەن لەم پرۆسەیەدا. هۆکاری گەرموگوڕی هاوڵاتیان چییە و شێوازی بانگەشەکردنی یەکێتی بەتایبەت سەرۆکی یەکێتی جەنابەت ئەگەر جیاوازیەکمان بۆ بکەی هەم لە دەرەوە بەتایبەت لە ئەمریکا. سواز بۆ ئەو پرسیارە من ئەمێ باسی ئەوە بکەم کە ئەم کەمپینەی یەکێتی ڕێک هاوشێوەی ئەو کەمپینەی ئەمریکایە کە کەمپینێکی زۆر پێشکەوتووە کە خۆم بەشداریم کردووە لە کەمپینی دۆناڵد ترامپ و چەندین کەمپینەکانی ترە کە سەرۆکی یەکێتی بەڕێز کاک پاڤڵ جەلال تاڵەبانی زۆر ڕاشکاوانە و ئازایانە ڕێک قسەی دڵی خەڵکەکە بە بێ موجاملەکردن کە ئەمە وای کردووە تیرێک بنێ بەسەر دڵی سەردەستەی گەندەڵکارانەوە لە هەولێر و ئەو تیرەش کە ئینێ بەسەر دڵی ئەوانەوە تیرێکە پڕە لە گۆڕانکاری و پڕە لە چاکسازی بۆیە کەمپینەکە پڕە لە حەماست کەمپینێکی جیاواز و کەمپینێکی ڕەوانبێژیە ئەمە کەوای کردووە سەرنجی خەڵک بە گشتی سەرنجی بچێتە سەر ئەم کەمپینەی ئێسای یەکێتی نیشتیمانی کوردستان و سەبارەت بە پرسیاری دووهەمە کە باسی پێشوازی خەڵکە کرد من وەکو خۆم کە چوومەتە چەندین لە شوێن و ناوچەکانی کوردستان ینی هەر لە سلێمانیەوە بۆ سی سادق و بۆ هەڵەبجە و هەروەها بۆ ڕانیە و زۆرێک لەو ناوچانەی کە من کە چوم تەسەور ناکەی پێشوازی خەڵک و گەرمی خەڵک چۆنە بۆ ئەم یەکێتی ئێسا کە ئەیبینن یعنی کاردانەوەی خەڵک زۆر زۆر باشە و زۆر گەرم و گۆڕن تۆ باوەڕ ئەەکەیت لە شوێن و ناوچەکانی ترەوە لە گوندەکانەوە چەندین تەلەفۆنمان بۆ کراوە ڕێن حەزەکەن بێنە لای ئێمەش ئەمانەیە کەمپینەکەی ئێوە بین نەبری کەمپینێکی جیاوازە خۆت ئەزانیت کە خەڵک بە تاواتی بەهیوایەکی پێوە دیار بوو لەسەر حیزبایەتی بەڵام ئەم کەمپینەی ئەم جارە کەمپینەکە پڕە لە هیوا کەمپینەکە پڕە لە ڕازگۆیی پڕە لە دەستکەوتی مەزن من حەزەکەم یەک چیرۆکی زۆر سەرنجڕاکێشەوە بگەڕمەوە ئەم ماوەیە کەسێکی بەتەمەن لە هەولێرەوە هاتە سلێمانی داوای ئەوەی کرد کە من ببینێ وتم لەو ڕێگا دوورۆ هاتووی چی پەیامێکە پێ بوو من بۆ حەزە کردو لە هەولێرەوە تۆ بێتە ئێرە کە من ببینی وتی من هاتووم پەیامی خەڵکی هەولێرەکانە پێ وڵم چاوەڕێی بیستی دەکەن کە بە هەر هەمویان هەولێر سەوز بکەن و دەن بدەن بە یەکێتی وتی من ئەمە وەکو هاوشێوەی ئەوە ئەیشوبهێنم کە چۆن کاتی خۆی کە مەکە ڕزگار کرا لە سەردەستی مسلمانەکان کە هێزێکی تاریک و ڕەت بۆ چەندین ساڵ کە مەکەی داگیر کرده بوو بەڵام ئەوە بوو مەکە فەتح کرا لە سەردەستی مسلمانەکان و گەڕایەوە ژەردەستی ئەوان وتی ئەمەش ڕێک هاوشێوەی هەمان ئەو هاوشێوەیە کە ئێستا کە جارێکی تر هەولێرەکان ئایانەوێ لە ژێردەستی یەکێتیە ڕزگاریان ببێت لە چی ڕزگاریان بێلاوێت تو ێسا خەڵک بپرسێ باشە ئەتانیا هەولێر لە چی ڕزگار بکەن بەڕاستی لەو هێزە تاریکە ڕەشیکەنجنی ساڵە دەستی کردو بەسەر کوردستانە و لە بەدڕەوشتی بەڕاستی هاوشێوەکانی گوندی لوبنانی و هاوشێوەکانی ئەبوو جەهلەکان و هەروەها هاوشێوەکانی بەعسیەکان کە ئێستا دەستیان کردو بەسەر هەولێردا پێت وایە ئەم سادەی سەرۆک بافڵ کە بە شێوازێکی تایبەت قسە دەکات بە شێوازێک کە کەسێک بۆ نمونە نەخوێندەواریش بێ بە تەمەن بێت کە بە دیاریەوە دابنیشێت زانێن مەبەستەکەی چییە ئامانجەکەی چێ پێت وایە ئەمە زیاتر سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشاوە یعنی فراڕەنگە شێوازی کاردانەوەکانی زۆر جیاوازە ئەو قسەکانی تایبەتە بە هەموو چۆنی توێژەکانی خەڵک وەکو لە سەرەتاشە باسم کە لە بەروی یەکەم ئازایە دووهەم تااقەتی مجاملەکردنی نییە سێهەم ئەو شتێکە زۆر زۆر بەدڵمە ڕێک بە عەقڵێکی ئۆپۆزیسیۆنانە بە شێوازێک قسە ئەکا کە لە ناو دڵی خەڵکەوەیە قسەکانی بۆیە خەڵک پێی خۆشە چونکە هەندێک جار خەڵک دنیا یعنی خەڵکی کوردستان ئەیانەوێت لەسەر گیر و گرفتەکانیان دەنگیان بگات ئەیانوێ باسی ناڵە و هاوارەکانیان بکەن کاک پاڤڵ ئەو دەنگانەژەگەێنێت لە هەموو بەبێ جیاوازی سەرجەم چینی توێژەکانی تر لە هەر ناوچەیەکە ئەو کەمپینەکەی بۆکە
لەو کاتەوەی کە بانگەشە دەستی پێکردو بە تایبەت پێش بەڵێ. بانگەشەشەوە هەر هەبوو تای سەرۆکی بافڵ بۆ بە سەرۆکیەکێتی نیشتمانی بەڵام بزان لەو کاتەوەی کە بانگەشە دەستی پێکردووە پارتی زۆر باش شڵەژاوە و بە تایبەت تیمەکانی مەسرور بارزانی و چەندین پرۆپاگەندە دەکەن تەنانەت ئەمڕۆ پەنیان بردبوو بەر زیرەکی دەستکرد چی تێسەبارەت بەمە شڵەژانەکەیان بۆ چییە؟ ئەنی لە چی دەترسن؟ سنتوس خان من پێتەڵم ناحەقیانەکە بە شڵۆژێن لێرە بە تۆڵێ ناحەقیان نییە ئەزانی بۆ ئەمە وەکو ئەو کەسە وایە کە کەوتۆتە ژێر دەریاوە ئێوە دەست بگرێت بە چڵە پوشەکە بۆیە ڕزگاری بێ بەڵام هەتا دەست بەرێ بۆ چڵە پوشەکە ئەو زیاتر بەناخی زەریاکە ئەچێتە خوار و ئەخینکێ چکێسا وەکو جاران ناتوانم دەزویری دەنگی خەڵک بکەن مردوەکان نەمان کە بیهێنن دەنگی پێبن سووریەکان نەمان ئێمە پەلەقاژی کەوتن و پەلەقاژی مردنیانە بەڕاستی ئێساوە ناتوانن تەزویر بکەن یان دەسەبن بۆ دروستکردنی ئای و دروستکردنی زیرەکی دەستکرد من حەزەکەم لەسەر ئەوە کۆمەڵک شتە بۆ باسکەم لەسەر AI یعنی بەرنمەیەک هەیە بە $10 تۆ چی ئیکڕی ئێستا من لەم بەرنمەی تو ئەتوانم وا بکەم کە مەسرور بەرزانی بە عەربی قسە بکە کە خۆی بە حوجە قساکە باشە یعنی ڕێک ئێستا ئەتوانین ئێمە لەم بەرنامە بکەین بەڵام من لێرەوە پێڵم بەزین پیادایەتەوە لەبەری تۆ چەندین میلیۆن دلاری یاوە بۆی کە بچیت سەوتێک بێنی کە سەوتی کاک پاڤەڵ و کاخوبات بێنی بی تەزویریکەی چونکە ئەزانێ ناتوانێت ئێستا تەزویر بکە فەنای بردوتە بەر ئەوەی کە بێ سەوتی کەسەکان بێنێ کە لێرەیە دەستکاریان بکات و بەڕاستی تەزویریان بکە کە ئەمە شتێکی زۆر زۆر مناڵانە و گاڵتە پێکردنا بەڵام ئەگەر بەجددی بمێ قسە لەگەڵا بکەم هەم لە ڕووی تەکنەلۆژیەوە و هەم لە ڕووی یاساییەوە منە بێ باسی ئەو زیانەکانی چی دەبێت پێشەوەی باسی کەین بۆ نمونە ئەم دەنگەی بەکارهێناوە بەبێ ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لێبێ بەبێ ئەوەی کە ئەو قسەی کردبێ ئەم دەنگەی بەکارهێناوە ئەگەر بێت و قانونی یەک لای بکاتەوە زیانەکانی بۆ پارتی دیموکراتی کوردستان چی دەبێت؟ دەستخۆش بۆ ئەو پرسیارە بەڵێ من نەمێ پێت بڵم لە ڕووی تەکنەلۆژیەوە باشە مەسرور بەرزانی سەرۆکی دەستگای ئاسایشە وایە دەستگای ئاسایشی پاراستن بەڵێ وە سەرۆکی دەستگای پاراستن بووە یعنی تۆ ئەگەر بتەوێ بەیانی کارەساتێکی گەورە لەم وڵاتەیە ڕووبە باشە من بە تۆ ئەڵێم کارەساتێکی گەورە ڕووبە ئاوا سیخوڕیەکەی بەسەر خەڵکەوە ئەمە سیخوڕێکردنەکەتە بێت دەنگێک بێنی تەزویری بکەیت و دەنگی جەڕەسەکە یعنی تۆ ئەگەر ئێستا بتەوێ سیخوڕیە بکەیت باشە زەنگی تەلەفۆنەکە لێ درێ من بەرنامەکەیم بینی یعنی ئەمە کە هاتووە تەزویرەکەی بە سەقەتی کردووە ڕنگی تەلەفۆنەکە زەنگی تەلەفۆنەکە دەرچووە یعنی بەیانی تۆ ئەم وڵاتە ڕوبەڕووی کارەساتێ بێتەوە ئاوا سیخوڕیەکەی بۆ سەقەتیە ئەمە یەکەم لە ڕووی یاساییەوە من حەزەکەم پێت بڵێم کەم شتە ئەسڵ و ئەساسی نیە بەڵام تۆ ئەگەر سیخوڕی بکەی بەسەر بەرپرسی باڵای وڵاتەکەتەوە لە بەپی یاسایی هەم کوردستان هەم عێراق هەتا ئاسی ئەیدامکردن بێ مەسرور بەرزانی ئەیدام کرێ چکە بە خیانەتی گەورەیە ئەوە کە تۆ بێ دەنگی خەڵک ئەوە هیچ ئەوە تەزویرە ئەوە هیچ شتێک نییە بەڵام ئەگەر وا وایە بۆ نمونە ئەوەندە سزاکەی قورسە تێدەگەم با باسی شتێکی تر بکەین هەر لەسەر ئەم تەزویرات و پەلەقاژەی پارتی جەنابەت کە کاندیدی ژمارە 43 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی پەیجەکانیان پەیجە سێبەرەکانیان ناو بەناو شتی مەلەفی کۆنی تۆ تازە دەکەنەوە هۆکاری ئەم ترسەی پارتی لە شنیار چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە من دایما وتنی ڕاستیەکانم دەست پێ کردووە ئەزانێت کە زۆر ئازارم پیاوە دایمن دەستم بردووە مەلەفە گەندەڵی و خێزەوەنەکانی لە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا و چەندین زەرم پێگەیانوە ئەمە یەکەم دووهەم ئەوەندە ئیفلاسی سیاسی و ئەخلاقی و کۆمەڵایەتی بی بچیت ئەوەندە بێ ئیش بی لە کەناڵی فەرمی خۆتەوە پۆستێکی 4 ساڵ 3 ساڵ لەمەوە پێشی من بێنیتەوە لەگەڵ پۆستێکی کاک پاڤڵە ئەمە بکەی بە هەواڵ و دایبنی ئەمە گەر ئیفلاسی سیاسی نەبێت چێ بۆیە من پیانەڵێم لەم بەرنامەی تۆ پیانەڵم ئەو بڕم بۆ خۆتان خەریکی ئەو کارانە بن ئێمەش خەریکی وەرگرتنەوەی هەولێرین بەڕاستی چاوەڕێی ئەوە ئەەکەین کە ئەو ڕۆژە ببینین کە کلیلی ژوورەکەی مەسرور بەرزانی لە ئەنجومەنی وەزیران یەکێتی وەریەگرێتەوە با خەریکی ئەوانە بن مەش خەریکی ئیشی گەورەترین لە سەرەتاوە پارتی داوای بانگشەیەکی ئارامی دەکرد و بە تەسەوڕی خۆی بادینان و سۆران و زاخۆ و دهۆک و زۆرینەی پارتیە بەڵام وەکو دەبینین لە سۆران و لە زاخۆ پارتی زێڕەی کردووە
بۆ کارەکەی. بەڕاستی سندوسخان هۆکارەکەی زۆرە، بەڵام بۆ وەڵامی ئەو پرسیارەت من ئەمەوێت لە سەرەتای ئەوە باس بکەم کە حتا لە ناو خەڵکی بەرزانەکانە خەڵکی زۆر بەڕێزیتەیە، کۆمەڵێ بەها هەیە، بەهای گوێ لێگرتن، بەهای ئەوەی کە بە قسەی یەکتری بکەن. ئەم بەهای لەوانە هەیە کە بە مەسرور بەرزانیان وتووە بانگەشەکەت با بانگەشەیەکی عەقڵانی بێ، باسی دەستکەوتەکان بکە، واز لە هاوار و کێژەقیش بێنە، گوێ لەوانش ناگرێ، چونکە ئەزانێ ئەو ئامادەیە هەموو کوردستان بوو فرۆشێ لەبەر خاتری پۆسەکەی خۆی بەس لەو جگای بمێنێتەوە. بۆیە من ئەمەوێت لێرەوە پێت بڵێم دەمێنێتەوە ئەسا پێت بڵێم ئەمجارە نامێنێتەوە، وەکو کاک باڤیری ژەڵێ کۆتایی پێێنین و ئێڕوخێنین. ئەنجابا من حەزەکەم لەسەر ئەو شتێکە بۆ باسکەم، من بە بەردەوامی لە ناو خەڵکان گوێ لە ئازارەکانی خەڵکەگرم، نەک هەر تەنها لە سلێمانی وەڵکو لە ناوچەکانی تریش. باوەڕێکی لە بلۆ بەرزانەوە تەلەفۆنیان بۆ من کردووەڵێ ئێمە داوا ئەکەین لە یەکێتی ئەم جارە بێ بلۆ بەرزان ڕزگار بکە، چونکە ئێمە بێزاری لە سیاسەتەکانی مەسرور بەرزانی. ئەم چۆن هاوار ناکە، ئەبێ هاوار بکە، ئەبێ بقیژێنێ دۆخێکی دەرونی نە ئارامی بۆ دروست بووە لەبەرەوە بە لە قاژەی مەرگێتی ئەزانێت کە ئەم جارە ئەی دۆڕێنێ. هۆکاری ئەم پڕیەی هاوڵاتیان ئێمە سلێمانی دەزانین کە جیاوازی لە بینی شارەکاندا دەکرد. سلێمانی پێشگوێ خستبوو بۆی وا پیشاندا کە یەکێتی خزمەتی خەڵک ناکات. بەشێکی هەولێریش زۆر باشە، زۆر باشە، بەشێکی ئاوبردی لەوێش فەرق و جیاوازیەکە دەکە. ئێستا لە دروشمەکانیدا دەیەوێت سلێمانی وەکو هەولێر لێ بکات، سلێمانی لە دەستی یەکێتی ڕزگار بکات. بۆ هەولێری کردووە بۆ هەموو هەولێر تا بۆ سلێمانی بکات. با من بە خێرایی یەک جیاوازی بۆ بکەم لە بینی سلێمانی و لە بینی هەولێرە باشە. تقریبا من ئەمێ باسی ئەوە بکەم کە لە هەولێرە ناوچەی ئاڵتونی زۆنی ئاڵتونی دروست کردووە کە کۆمەڵە بینا چوونەتە ئاسمان. سەری و فەرق و جیاوازیەکە لەگەڵ ناوچەیەکی دروست کردو بۆ فەقیر و هەژارەکان وەکەوەی کە خۆتانەی بینن. یعنی ئەم شتە تەبیعی نییە کە تۆ لە هاوینە باشە خەڵک خەریکە ئاخینکێ لە زستانیشا لافاو ئەیبا و جیاوازی و فەرقێکی زۆر زۆر هەیەتەنانە لە هەولێرە کە تۆ سەرۆکی حکوومەت بینابێ جیاوازی بکەیت، ئەبێ سەرۆکی حکوومەتی بۆ هەموو کوردستان باشە. و خەڵک لە هەولێر و لە دوهۆک و لە بادینان و ڕاکەنە سلێمانی ئاڵن لەبەری ئێمە ناتوانین لێ بە ئازادی بۆ خۆمان قسە بکەین. لەسەر کۆمنتێک هەزار تەشیرمان پێەکەن، مامۆسای ئاینی باوەڕم پێکی سندوسخان هاواری بۆ من بردۆ لە وەڵڵاهی ڕیشیان تاشیون. خەڵک هەبوو لە هەولێر و ڕای کردووە سەریان تاشیوە بەس لەسەر قسێکی ئازاد. خەریکە سلێمانی بێتە لانکەیەکی ئازادی خەڵک گەڵێ کاکە لوجومان مەرێ لێرە ئەو نە جیاوازەکە ئەبینن. یعنی چۆن ئەتوانێت حکمی سلێمانی بکە ئێوێ دووەکو هەولێری لێ بکە. ئێمە نەخێر ئەمانەوێ هەولێریش ڕزگارکەین بەڕاستی، ئەمانێ هەولێری جوەر بگرینەوە، چونکە ئەم یەکێتی ئێستا بەڕاستی هەم کاک پاڤڵ کە من سیاسەتەکانیم زۆر بەدڵە، هەم کاک قوبادیش خۆی ئەیانەوێت کە حکمی هەموو کوردستان بکەن بەیەک چاوسێریکەن، نەک وەک ئەو کە جیاوازی بکە لە بینی شارێک و شارێکی ترە. باسی پلانێک دەکرێت کە شنیار ئاگاداری پلانێکە پارتی لە زۆنی ساوز لە سلێمانی دژبەیەکێتی ئەو پلانە چیە دەتوانی باسی بکەیت؟ من پێم وابێت یەک دوومان لەمەوە پێش لە کەناڵەکەی ئێوە بەڕێز کاک ئاوت خێروڵا پلانێکی قێزەوەنی پاراستن دروست ئاشکرا کرد کە ژوورێکی ئەمەلیاتیان پێگەێنابوو باشە. ئەم ژووری ئەمەلیاتە لە کێ پێکهاتبوو لە پاراستن پێکهاتبوو و لەگەڵ لیستە سێبەرەکانی پارتی وەکو کابرای پشک دزی چاویلان، وەکو کابرای شێخی سەرگەردان، نە ئارامەیەک و ناپشویەکی زۆریان ئەخستە ناو سلێمانیەوە کە من ئەتوانم لە بەرنامەکەی تۆ چەندین داتات بۆ بێنمەوە باشە. کە یەکێک لەو دەستگایانە کە دەستگای درۆمیدیا کردوێتی لەگەڵ ڕێکخراوێکی ئەمریکی کە ڕێژەی بێکاری تەنانە ڕێژەی بێکاری ئەوەندە لە ناوچەی هەولێر و دووهۆک زۆرە لە سلێمانی کەمترە باشە. بەڵام ئەمان بە بەردەوامی هەواڵی ناڕاست نازاناریان بڵاو کردەوە کە سلێمانی هەلیکاری تیانە بۆ نمونە یان سلێمانی نە ئارامە. ئەمە کەشفکرا و ئاشکرا بوو. ئێستا پلانی بیت بۆ پلانی بی پارتیت بۆ ئاشکراکەم کە لە پلانی یەکەمە ئاشکرامان کرد، کەشفمانکردن ڕووی ڕاستەقینی ئۆپۆزیسیۆنی ساختە و لیستە سێبەرەکانی پارتیمان ئاشکرا کرد. ئێستا زانی دەستیان کردو بەچی چکە من کەسێکم خۆم زۆر متابعەکەم حەزەکەم بزانین. ئێستا دەستیان کردووە بەوەی کە کۆمەڵێک لەگەڵ ڕێزم ڕۆژنامەنووسی بەکرێگیراویان هێناوە باشە، معلوماتیان هێنێ، معلوماتەکانیان ئێنێ لە دژی بە تایبەتی خودی من و لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە کە لە ڕێگەی
ئێستا ئەمە پلانە بیەکانە کە دەستیان پێ کردووە کە هەواڵی دیسان زانیاریان ئاياتێ ئەڵێ بڕۆن ئێوە بڵاویکەنەوە کە ئەوان بڵاویەکەنەوە ئەوانیش ئەیکەن مەماشەتی گەورە لە پێیجەکانیانە جارێکی تر پەرەی پێێن و پارەی خەڵکی ئەو وڵاتە ئەهێنن بە پێیجی ساختە و بە سپۆنسەر و بەم شتانە بڵاویەکەنەوە بۆیە ئەمە پێدوانیەوە لە بەهای خۆیان کەم دەکاتەوە. طبعاً خۆ ئەوان هیچ بەهایەکیان نەماوە ئێستا ئەوانەکەی بەهایان هەیە کە تۆ بێ سوای تورکیا بێنی ئەوانەکەی بەهایان هەیە کە گەرسێری مێژۆکان بکەی دەبابی بەحسە بۆ بێنە ئەوانەکەی بەهایان هەیە کە خاک بفرۆشی کە کورد بفرۆشی کە بازرگانی بکەی بە خوێنی خەڵکی شەهید و ئەنفاکراوەکانەوە ئەوانە هیچ بەهایەکیان نییە بۆیە تەنها بە لە قاژەی مردیانە ئەمە بە لە قاژی دۆڕاندنیانە بۆیە دەسەبن بۆ هەموو شتێ وەکۆی کە لەسەرتیا بەسمان کرد تەزویری پێ ناکرێت ئێستا هاتو بە ئای سەوتی من و تۆ ئەچێت دەستکاریەکە سەوتی کەسەکەی تر دەستکاریەکە. ئەمڕۆ سەرۆک بافڵە ماژەی بۆ کرد کە لە هەولێر پێیان دەڵە کۆتایی بەچی دێنێت. شنیار ئەنوەر کاندیدی ژمارە 43 دەچێت بۆ هەولێر؟ سواز بۆ پرسیاری کە کردێ بەڵێ ئێمە ئەچین بۆ هەولێر ئێمە کە پلانی ئێمان سەرکەوتنە پلانی بیشمان هەر سەرکەوتنە پلانی سێمیشمان هەر سەرکەوتنە ئەگەر و مەگەری نییە ئێمە جارەکە سەرەکەوین بۆ هەولێریش هیچ کەسێ ناتوانێت ڕێگری لە ئێمە بکە ئەگەر ئەو بیۆ ڕێگری لە من بکە لە هەولێرە ئەو من چۆن کاتی خۆی 2 ساڵ لەمەوە پێش 4 کاتژمێر لە فڕۆکەخانی داڵاز لە واشنگتۆن لەسەر گەندەڵەکانی کە ڕایان گرتە بوو لەسەر ئەو معلوماتانی کە من پێم وابوو ئەو چەند بیۆیە کێشە بۆ من یان بۆ کاندیدێکی یان بۆ خەڵکی ئێرە دروست بکە ئەوە ئێمە شوێنی ترمان هەیە کە ئەزانین چی لەکەین خۆشی باش زانێ. شنیارخان ئەم شێوازەی کە پارتی بەکاری دێنە پەلاماری سلێمانی دەدا تەنانە دۆ سەرۆک بافڵشی کردەوە تۆواز لە سلێمانی بێنە سەرۆک یەکێتیشی کردەوە پێ دوایە ئەم پەلەقاژەیە پارتی بۆ ئەوەیە کە لە ئێستاوە دام بە شکستی خۆی دادنە یا دەیە بەبەر گوێی هاوڵاتیانی بدات کە کورسیەکانی کەم دەکات کامیانە دەست خۆش بێکەوە پرسیار کرد ئەو ئێستا بانگەشی سەرکەوتن ناکە بانگەشی دۆڕانەکە بەڵام بەیانی پارتی بۆ شێوازە بانگەشەی ڕاستی من نەمبینیەوە بەڵێ بەکەم شێوازە ئێستا بانگەشەکەی بانگەشی دۆڕانە بەڵام بانیەگەر بدۆڕێ ئەبێت چی بە خەڵکی کوردستان ینی لێستاوە ئامادەکاری بۆ ئەمە دەکات بەڵێ ئەوە ئامادەکاریە بۆ ئەوەی کە ئەزانێت کە دۆڕاوە ئەڵێ بەیانی من نەزانم کە ئەدۆڕێم باشە چی بە خەڵکەکەم بڵێم ئیتر خەریکی ئەو پەلاماردانە و سینار و دروستکردن و ئیترەوەستا دەستی بردو بۆ ئای و زیرێکی دەستکرد و ئیتر ئەنوا چیرۆکە دۆزێتەوە. ئەمڕۆ هەر لەسەر ئەم زیرێکی دەستکردا لە شوێنێکەوە دانرا بوو هەم دەنگی مەسرور بارزانی هەم کاگنێ چیروان دانرا بوو کە بە هەمان شێواز و بە هەمان ستایلی سەرۆک بافڵ و کاقوبات پێ دوایە ئەمەش هاوڵاتیان زۆر لەوە شیارترن کە پارتی دەیکا دەم سیناریۆیانە خەڵکی ئێمە لەخوا بەزەبێسا زۆر هۆشیار بووتەوە ئەزانێت کە چی ڕاستە و کە چی ڕاست نییە بەڵام ئێستا جیاوازێکی زۆر هەیە لە بینی جاشەکان و باشەکان ئەوان جاشەکانن ئێمە باشەکانی بۆ خەڵکە ئێستا بە تاوەتی بۆ ڕن بۆتەوە کە کێ باشە و کێ جاشە قسەیەکەی بکەین پرسیارم نەکرد بێ من زۆر لە مێشکتا بێ توانیمەکە بەشێکی زۆری وەڵامی پرسیارەکان بگەێنم بەڵام لە کۆتاییە من با خەڵکەڵێم هەمووتان ئەم جارە بچنە سەر سنتوقەکانی دەنان دەن من بەیەکێتی کوردستان من بە تاوەتی بۆ سەوزکەنەوە ئەو وەختە خۆتان بەچوی خۆتان گۆڕانکاریەکانە بینن. کاندیدی ژمارە 43 شنیار ئەنوەر لەسەر لیستی 129 سپاس بۆ ئامادە سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵم چاوەکەم. I will not be begging for anyone to vote. I don't give a shit about Shahid or Mala Shahid or fucking Peshmergas. They will probably go and vote for that cunt Lahore anyway. Either way, we have to be careful now as شێخ جعفەر شێخ مستەفا لە پشتراوی ئەنجومەنی